چارەسەرکردن دەست پێەکە سەرتا بوو بابەتەکەی بن بە ئینگلیزیەتی بۆ هەردەستێکی خۆم بوو درەنگ ڕاستیەکەی فریار بووم واگەدار بووم بۆ ئەم ئیڤێنتە بەڵام ڕێک ئەو بابەت زۆر باشە جێری لەڵام باسەی ئەمڕۆی ئێمە بەڕێزان باسەکەی من لەسەر عەدالەتی ژینگەیی و هەروەها پرسی بەشداریە لە بابەتە ژینگەییەکانە ئێمە وەکو هەرێمی کوردستان شکر بۆخوا ئەوەندە ژمارەی دانیشتوانمان ئەوەندە زۆر نییە مەسەلا بڵێ 200 میلیۆن ملیارێک کەس بین وەکو چین و وەکو هیندوان وڵاتێکی ئەوەندە پیشەسازی و ئەوەندە گەورەش نین بەڵام ئەوەی گرفتی گەورەی ئێمەیە بریتێدا جارە فەلسەفەی تێگەشتنمان لە ژینگە ئێمە فەلسەفەی تێگەشتن لە ژینگەمان زۆر هەڵەیە خۆمان حکوومەتمان دەستگاکانمان ناوەندەکانمان ئەجارە لە ژینگە تێنەگەشتی هەروە تێگەشتنی ژینگە بریتێ لە پاکوخاوێنی هەندێجار پاکوخاوێنی خۆی تێکدانی ژینگەیە بۆیە جارە پێش هەموو شتێک تێگەشتن لە فەلسەفەی ژینگە دوای ئەوە گرفتی ئێمە بریتێ لە سیاسەتی ژینگە و پاشمیش ئیدارەدانی ژینگە یعنی ئێمە هێشتا نەگەشتوینەتە مەرحەلەی سیاست و فەلسەفە و چیزایی بگەینە ئیدارەدانی ژینگە پێش ئەوەی باسی ئیدارەدانی ژینگە بکەین ئەبێ باسی فەلسەفەی ژینگە بکەین ئێمە چ فەلسەفەیەکی ژینگەی پێڕەوە بکەین بەداخەوە ئێمە ئەوانەمان هیچی نییە و ناتوانین فەرق بکەین لە بینی ژینگە لە بینی بابەتە ئابووریەکان بابەتە سیاسیەکان تێگەشتنی زۆر سادەمان بۆ ژینگە هەیە یەک نمونەی بچووکتان بۆ دەهێنمەوە لە ساڵانی نەوەتەکان لە ئەمریکای لاتینی نەخۆشی کۆلێرا بڵاو بوویەوە بۆ هۆی ئاوی پیسەوە ئەگەر حکوومەتی ئەو تەماشا حکوومەتێکی گرتەوە ئەگەر 10 ملیۆن دۆلاریان بۆ خاوێنکردنەوەی ئەوە پیسەکە سەرف بکردبا نەکەس نەخۆش دەکەوت نەکەس دەمرنا و کێشەش دروست دەبن دەزانن تێچووی بەس چارەسەرکردنی نەخۆشەکانی ئەو پەتایە چەند بوو 1 ملیار دۆلار 1 ملیار دۆلار واتە ئەگەر ئەوان 10 ملیۆن دۆلاریان سەرف بکردبا بۆ خاوێنکردنەوەی ئەوە پیسەکەیان ناچار نەدەبوون 1 ملیار دۆلار سەرفکردن تەنها بۆ کڕینی دەرمان بۆ نەخۆشەکانیان ئەوە چ جایەوە لە فەلانەی کە مردنکەوە بۆ پارە ئەوە ناکرێت کارمەندێک کە نایێتە داوام لەبەرەوەی نەخۆشە دیسان ئەوژە بە پارە ئەگەر حساب بکرێت هیچوەکە زۆر زۆرترە بەڕێزان ئەو وێنانەی لە پێش شاوتانن سەرێ وێنەیەکی ئاسمانی ئیشاری هەولێرە 8 ساڵ 9 ساڵ پێش ئێستەیە لەو وێنە ئاسمانیە ئینسانێک کەمێ پسپۆڕیشی دەبێت کەمێ ورد بێتەوە هەست بە نەعەدالەتی ژینگەییەکە بەشێکت هەیە لە شاری هەولێر ئێستا ئەگەر من لە بەڕێز بەرپرسانی ئەو کەردە بپرسم دەڵێ سەتا 12 شاری هەولێر سەتا 11 شاری هەولێر سەوزاییە ئێ باشە وەس پێم بڵێ سەوزایە لەکوێ هەڵکەوتووە من ئەگەر ماڵم لە کەزدزان بێ لە نەسڵاوا بێ لە قەرەبوو بێ لە هاوکاری بێ پارکی سامی عەبدوڕەحمان چ گرنگێکی بۆ من هەیە ئێستا پێوەرە عالەمیەکان گۆڕاوە لە بریتانیا دەبێت 5 دقە تا 10 دقە لە ماڵی خۆتەوە بە پێ بڕۆی بێتە پارکێکی گشتی ئەو پێوەرە نەما شارەکەی من خواکە سەتا چلیشی سەوزایی بێ ئەگەر لە منەوە 6 کیلۆمەتر دوور بێت چ ئیسفادەیەکی هەیە واتە بابەتەکە هەر ئەوەیە تۆ سەوزایی دەبێت چۆن دابەشەکەی ئەم سەوزاییە تەماشا بکەن ئەو نەخشەی شاری هەولێر بەشی باکوور و ڕۆژئاوا سەوزاییە پارچەکانی بچووکترن یعنی ئەو بلۆکانەی کە جارە سەرەکیەکان جیای دەکاتەوە بچووکترن ئۆپن سپەیسی زیاترە ئەو مەساحاتی کراوەی زۆرترە پارکی زۆرترە هەستەکەی سترێس قەرەباڵخی و جەنجاڵی لەسەری کەمترە بەڵام بەشی باشوور و ڕۆژهەڵاتی شاری هەولێر تەماشا بکە لە شارێکی بیابانیە چێت لە شارێکی بیابانیە چێت زیاتر سەوزایی زۆر کەمە ئەو کەرتانەی ئەو بلۆکەکان ڕێگاکان و سپێسەکان جیایەکەنەوە زۆر گەورەتر ئەوە مانای ئەوەیە دابینکردنی خزمەت گوزاریە گشتیەکان بۆ ناوچانە زۆر کەمترن بەراورد بە ناوچەکانی باکوور و ناوچەکانی ڕۆژاوای شاری هەولێر ئەمە نەعەدالەتی ژینگەییە من ناڵم بە دەستقەس کراوە بە عەمدی کراوە لەوانەیە لە نەزانین کرابێت لەوانەیە ئەم واقع ئەوەی دروست کردێت بەڵام هەرچی هەبێت باجەکەی خەڵکی باشوور و ڕۆژهەڵاتی شاری هەولێر دەینا دوو وێنە لە خوارێ هەیە وێنەیەکیان زیاتر لە کەم پێک دەچێت نازانم لەوانەیە گەڕێکی شاری هەولێریش بێت وێنەیەکی دیکەشێکێک لەو گوندە مۆدێرنانەیەکە هەیە ئەو منداڵانە لە ساڵی تر گەورە دەبن شعور بۆی جیاوازی دەکەن کە لەنێوان گەڕەکەی ئەوان و گەڕەکەی دیکەدا هەیە و کاتێکە وڵاتە دووچاری قەیران و کێشە و جەنگە بێتەوە ئەگەر ئەو مناڵانە بڕۆن دیفاعی لێ بکەن خۆ ئەو خەڵکی ئەو شارە مۆدێرنانە هەم مناڵیان کەمترە
هەمیش ئێمە بینیمان تەجروبەمان لە جەنگی داعش لە انتخابات لە هەموو شتێک ئەوەندەی خەڵکی گەڕێکی هەژارنشین دەڕۆن بەدەم داواکاری نیشتیمانی نەتەوەی پاراستنی وڵات و ئەوانەوە خەڵکی ناوچەی خۆشگوزەران بە تەبیعەتی حاڵ کەمتر ئەو بەرپرسیارێکی جێبەجێ دەکەن ناڵێم نایکەن. ئەمە ئارامی دروست دەکەن، ئارامی کۆمەڵایەتی دروست دەکەن. بەڕێزان ئەمەیە داعش بوون دروست دەکاوە، ئەمەیە تەقەڕوب دروست دەکاوە، ئەمەیە وا دروست دەکا کە نیشتیمانەکەی خۆمانمان خۆش نەوێت. چونکە لە عینی نیشتیمان من لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکی دەبێت بە سەیتەراتێ بەڕۆم. یعنی من مافم نییە بچمەوە گەڕێک هەتا بە سەیتەرەیە کاتێ بەڕۆم. ئەمە جۆرێکە لە ئیهانەکردن و وایە من لە وڵاتێکەوە بڕۆم بۆ وڵاتێکی ترێ بە ڤیزا بڕۆم، بەشێ بێ پرسیار بوو گوێ دەڕۆی. سەوالیان بۆ لە دەشێنێک بۆی بۆ ڕسمکردنی ژێبێ پارە بدەیت. بابەتی عەدالەتی ژینگەیی لە سەرەتا بە بابەتی ڕێگەسپەرستی ژینگەیی یعنی تەتەوری کرد ئەم بیر و بۆچی یەکەم جار تەنها باسەکەەوە بوو دەیانگوت با ڕێگەسپەرستی ژینگەیی نەبێت، با ڕێگەسپەرستی ژینگەیی نەبێت ئەوە لە هەفتاکان و هەشتاکان. دوایی تەتەوری کرد تێرمەکە وتیان نا با یەکسانی ژینگەیی هەبێت. دوای ئەوەش هاتە قۆناغێکی تر کە دەڵێ با عەدالەتی ژینگەیی هەبێت، چونکە یەکسانی ژینگەیی و عەدالەتی ژینگەیی فەرقێکیان هەیە. یەکسانی ژینگەیی ئەوەیە کە گەڕەکەی من و تۆ یەک قوتابخانەی هەبێت، بەڵام عەدالەتی ژینگەیی ئەوەیە گەڕەکەی من 2000 منداڵی هەیە و گەڕەکەی تۆ 1000 منداڵی هەیە، ئەو کاتە دەبێت گەڕەکەی من 2 قوتابخانەی هەبێت، نەک هەرێکێکمانی یەک قوتابخانەمان هەبێت. بەتەبیعەتی حاڵ لە ساڵی 60ەکانەوە ئەم جوڵانەوەی لە ئەمریکا دەستی پێکرد تا گەشتە ئاخر فۆرمولەی کە پێناسەی عەدالەتی ژینگەیی کرا بە گوێرەی دەستەی ژینگەی ئەمریکی و بە گوێرەی یاسای ئەمریکی دەڵێ پێتێدا هەڵسوکەوتێکی مانادار، هەروەها بەشداری هەموو هاوڵاتیان لە بەرامبەر ژینگە و پرسە ژینگەییەکان وەکو یەک بەبێ جیاوازی و بەبێ حسابکردن بەبێ ڕەچاوکردنی ڕەگەزت، ئاینت، ڕەنگت، دەخلت و شێوازی ژیانت و ئەوانەی کە پێویستی بەوەڵێ. واتە مادام من تۆ لەم وڵاتە دەژیت هەمان مافە ژینگەییەکانی تۆم هەیە، جا تۆ گەر وەزیرێکی گەر سەرمایەدارێکی گەر کاسبێکی لە ماڵی خۆتە، من تۆ بۆ یەک مافمان هەیە بەسەر ئاو، هەوا، خاک، دارستان هەموو شتێکی ئەم وڵاتەوە. ئەگەر من هەستم کردەوە زیاتر لە سوودەدا دەرامەتە ژینگەیی سروشتەکانی وڵاتەوە وەرەگری، واتە من چەساوەتەوە و ئەو کاتە من دەرفەت دروست دەکا کە جۆرێک لە توندوتیژی کۆمەڵایەتیش دروست بێت کە ئەمە تێپەڕبوونی کار دروست دەبێت و ئەم شتانە تاک خۆی هەندێک جار هەستی پێ ناکە ئەم ڕقە چییە کە هەیەی بەرامبەر بە وڵاتەکەی، بەڵام ئەم شتانەن کۆ دەبێتەوە وڵاتەکە. بەڕێزان من قبوڵ یەکەم تۆ موچە دەمن زیاتر بێ، کاتێک شەهادەکەت دەمن زۆرترە، کاتێک تۆ خاوەن کۆمپانیای من کارمەندێکی ئاسایی. بەس من ناتوانم ئەوە قبوڵ بکەم بە ئاوی دەوڵەت و بە پارەی دەوڵەت و بە خاکی دەوڵەت حەقیقە بۆ تۆ دروست بکرێت زوڵگاکە بهێنرێتە لای من، چونکە بابەتی موچەکە وازەحە لەسەر ئەساسی توانای هەردووکمانەیە پڕوانامەمان، بەڵام جیاوازی ژینگەییەکە ئەمە هیچ نییە جگە لە جۆرێک لە جێنۆسایدە باسی دەکەم. طبعاً ئەم بیرۆبۆچینە زیاتر لە ئەمریکا سەری هەڵدا و لە هەشتاکانەوە سەری هەڵدا و لە هەشتاکان جۆرێکدا جۆرێک لەم حەرەکەی عەدالەتی ژینگەییە دروست بوو. تا لە ساڵی 94 پێش لە کۆشکی سپی و بەسەردەمی ئیدارەی لتنە وەکو یاسا بە کۆدی 12898 دەرکرا و لەژێر ناوی ئەوەی کە هەر بابەتێک هەر پرۆژەیەکی ژینگەیی کە جێبەجێ دەبێت پێویستە عەدالەتی ژینگەیی بۆ کەمینەکان هەبێت. جا و کەمینەیە ئەوەیە کە داهاتیان کەمە یا ئەوانن کە ئاینیان جیاوازە یان ڕەچەڵەکوونەتەوەیان جیاوازە. پێش ساڵی 1964 لە ئەمریکا ئەو یاسایە بەرکار بوو، یاسای سێپەرێت بەت ئیکوەڵ، واتە یاسای جیاکاری بەڵام یەکسانی. ئەوە بوو کە ئێوە دەزانن لە ئەمریکا ڕەش و سپی نەیان دەتوانین مەسەلا هەتا تەوالێتیان جیابوو، چایخانەیان جیابوو، لەناو پاسیش کە سوار دەبوون ڕەشەکان دەبوو لە پشتەوە بوون و سوپی پێستەکان لە پێشەوە بوون. ئەو دوێنانەی لێگرن یەکیان قوتابخانەی ڕەشپێستەکانە و یەکیان قوتابخانەی سوپی پێستەکانە. ببینن ڕەحلەیان، ژمارەیان، شێوازی دانیشتنیان هەموو جیاوازن و ئەوەی خارج دەکەن دەستشۆر تەنانەت لە مەقسەد دەستشۆری فەقیهی ڕەشپێستەکە جیاوو لە هیچ سوپی پێستەکە. ئەمانە وای دەکرد کە هەمیشە ژینگەکە جیاواز بوو، هەمیشە ئەم ڕەشپێستە هەستی دەکرد ئەم ژینگە ژینگەیەکی جیاوازە، یعنی
من هەردوو خەڵکی وڵاتێک هەردوو من زیاتر ژیانەیەمانوتر بم بۆ وڵاتە کەچی لە ژینگەش لە تەواڵێتیش لە حەمامیش دەبێت من خراپ بێهی ئەو باشە هەمان ئەم واقعە لە هەموو وڵاتانی تر هەیە لە ڕاست دەوێت بۆ ڕۆژی سپی بوو لە هەموو وڵاتانی تر تۆ هەژار و دەوڵەمەند هەیە بۆ خەڵکی شوێنێکی تر هەیە ئەم جۆرە جیاکاریانە هەیە تەنانەت لە کوردستانیش هەیە هەستی پێ دەکەێت قوتابخانەی گەڕێکێک لە قوتابخانەی گەڕێکێکی تر جادەوانی گەڕێکێک لە هی گەڕێکێکی تر ئەم جیاکاریە نەتیجەیەکی باش نادا بەدەستەوە باش لە ساڵی 64ەوە کە یاسای مافی باری کەسی و سیدڵای دەرچی مافەمەدەریەکان دەرچی و لە ناویدا بابەتە ژینگەییەکان جێگیر کرا کە نابێ جیاوازی ژینگەیی هەبێت کە دەبێت مافە ژینگەییەکانی هەموو کەسێک بەردەست بوو ئەتە لە 64ەوە ئەم بیرۆبۆچینە دەستی پێ لە هەشتاکانەوە بووە جۆرێک لە شۆڕشی ژینگەیی تا لە 94 حکوومەتی ئەمریکایان ناچار کرد کە دان بە یەکسانی ژینگەیی دابنێ و سەردەمە کۆتایی هات ڕاستەکە ڕەشەکان لەوە نیگەران بوون دەیانگوت ئێوە هەموو پارکەکان و شوێنە باشەکان و شوێنە باشە ژینگەیەکان بن مەتەلای سپی دەستەکان کارگەکان زڵگا گەورەکان جادەی گەورەی گەورەکان تەرمیناڵەکان شوێنی پاسە گەورەکان هەموو دەهێنە لای شوێنەکانی ئێمە ناکرێ منداڵی من هەموو دووکەڵ و خراپی و ژاوەژا و ئاوی پیس هەموو بچێ بە خۆریا بردێ مناڵی تۆش خاوێنی و باشی و تەندروست باشی بۆ بدێ لە کاتێکا تۆ دەوڵەمەندی تۆ توانی چارەسەری مناڵە نەخۆشەکەت پێ ناتوانم ئەوەش بکەم ئەم بیرۆبۆچینە دوایی هاتە ئەمریکا ئەوروپا هاتە سەرەتا لە ئەمریکا دەستی پێکرد دوایی هاتە ئەوروپا بەڵام لە ئەوروپا کێشەی جیاوازی ڕێگەزی نەتەوەییان نەبوو بەڵکو کێشەی جیاوازی تەبەقاتی دەوڵەمەندیان بوو ئەوانەی دەوڵەمەند و ئەوانەی هەژار ئەوانەی دەوڵەمەند خزمەتگوزاریەکان و شوێنەکان بۆیان باش بوون ئەوانەی هەژار و خراپ بوون وی لە ئەمریکاش ئەم شۆڕشە لە ئەوروپاش دەستی پێکرد و تا ڕادەیەکی زۆریش لەمانە کۆتاییان پێهێنا چونکە ئەوروپیەکان گەلێکی زیندوون بنەماکانی عەدالەتی ژینگەیی چییە و بنەماکانی ژینگە بۆ خۆی چییە بەڕێزان یەکەم بنەماکە هەمانە بریتە لەوەی نەکردنی جیاوازی وە ڕەساندنی دەرفەتی چوونیەک بۆ خەڵکی جیاواز شەوانەی دەرفەت پارەیان کەمە داهاتیان کەمە یاوانەی قەومیەت و ڕێگەز بێت جیاوازە وەکو یەک بەشدار بن لە بڕیارە ژینگەییەکانە دەبێت وەکو یەک پرسیان پێ بکرێت لە بابەتە ژینگەییەکانە یەک نمونەی بچووک من دەیهێنەوە لەگەڵ ئینڤایرۆنمێنتاڵ ئەجێنسی بریتانیاییشم کردووە کە دامەزراوەی ژینگەی بریتانیا لە بریتانیا طبعاً ئەو دامەزراوە لە وەزارەتی ناوخۆی بریتانیا دەسەڵاتی زۆرترە ئەم ژینگە ئاوا دەپارێزرێت بەدەسەڵات دەبێت ئەو دامەزراوەی دەسەڵاتی هەبێت گوندێک کێشەیان هەبوو کێشەیان ئەوە کە ئاو دەچوونە گوندەکە و ساڵانە لافاو لێیانی دەدا دەبوو کۆمپانیەکانی تامینکردن کە ئاو لە لافاوی داهاتە ئەو گوندە هەستن خەڵکەکە بگوازنەوە بیان بەدەرە ئوتێل بناڵەکان هێدێکی ڕۆژانە بەرنە قوتابخانە خەڵکەکە بڕۆن لەسەر دەوام و لەسەر حسابی کۆمپانیا چونکە ئەوە بیمەیان هەبوو لە بەرامبەردا چەند خانوویەک هەبوون ئەو خانووە لەسەر بوحیلەیەک بوو و بەرز بوو لەسەر گردۆکەیەک بوو 3 ساڵ لە گفتوگۆی چڕدا بووین لەگەڵ خەڵکی ئەو گوندە و خەڵکی ئەو بەرزایان خەڵکی بەرزایەکە کە دەوڵەمەند و خەڵکی گوندەکەش کە هەژار بوون نەدەگەشتە قەناعەتێک ئێمە وتمان حەرەکەتە ناوێ دیوارێک سەدێک دروستکەین دەبێت ئێم گوندە و دەریاچەکە بۆی ئاوەیە ناو گوندەکەەوە بەڵام خەڵکی شوێنە بەرزەکە دەیانگوت ئێمە پارەیەکی زۆر ئەم شوێنە ئەم فێلایەنەمان کڕیوە ئەگەر ئێوە بیکەنە سەر دوو دیوار ئێمە شوێنەکەمان ناشرین دەبێت و ئێمە کێشەی لافاومان نییە خەڵکی گوندەکەش دەیانگوت دەبێت دیوار دروستکرد بۆ ئێمە بپارێزن 3 ساڵ حکوومەت ئەوە نەبوو مەسەلا تەنها بیرۆبۆچینی دەوڵەمەندەکان هەڵگرت 3 ساڵ هاتن چون تا گەشتنەوەی دوایی سەدێکی کارەباییان دروست کرد کە لافاو دروست بوو خۆی دیوارەکە بەرزە بوو کە لافاو داهاتە خوارێ خۆی دیوارەکە داهاتەوە خوارێ یعنی دەبێت بابەت یعنی ماف و ڕێی هەموو کەسێک وەرگری خاڵی دووەم بریتێ لە یاسا ژینگەییەکان هەم بەرقەرار بن و هەمیش مەنطقی و عالیانە بن خاڵی سێم بریتێ لە پۆلیتە سپەی کێشی گەرپیس دەکات دەبێت ئەو پارەکەی بدە مەسەلەن لە وڵاتی باسی پاڵەوەکانیان پاڵەوەکە ئازادی خۆی وەرەگا بەس دوو مناڵەکان باجەکەی دەدەیت بڕۆم بزانن ڕۆژانە چەند کەس دەچنە وڵاتانی دەرەوە بۆ بزانێت چەندیان بۆش لە پەنجەی هەناو دەچن هەمووشی سەبەبی مادە ڕەساسە و بەشێکی زۆری پێویستە سوتەمەنیەوەیەکەی بۆ بەکاری بناوی خواردنەوەم نییە
کەچی بناوی خواردنم نییە کەچی بەڕێزێک 1000 مەتر حەدیقەی دروست کردو بخۆی یا فێدایەک و بیرێکی لێداوە ئەمە ئەگەر وڵاتە تووشی کەم ئاوی بێت من بۆ باجەکەی بدەم کێ پیسی کردو کێ خراپی کردووە دەبێت ئەمە باجەکەی بداوە دەبێت ئەوە چارەسەری بکە ئەمە ڕێگا ڕاستە لە هەموو وڵاتان کە بابەتی ژینگە بابەتێکی گرنگە بەم شێوە متتەبع خاڵێکی تر stakeholders participation من دەمەوێت بەنداوێک دروستکەم دەمەوێت ڕێگایەک ڕاکێشم ئەو ڕێگە ئەو بەنداوە بۆ خەڵکی و گوندەیە مەفروزە قسە لەگە خەڵکی گوندە بکەم بەڵێ منە بەنداوە دروستەکەم بەم مواصفاتە بەم شێوە ئێوە ڕێیتان چییە دەبێت ئەوان ڕێیان هەبێت تێگا ناکرێت جادەیەک پرۆژەیەک بۆ شوێنە بکەم ڕێی خەڵکی ناوچەکە وەرنەگرم مافیان هەیە دەبێت ڕێیان وەرگرن حاڵێکی تر گرفتێکی تری گەورە لە وڵاتانی دواکەوتی وەکو ئێمە lack of ownership یعنی نەبوونی خاوەندارێتی ژینگە خاوەنێکی واقعی نییە مەسەلا ئەو دام و دەستگا ژینگەیانەی لە کوردستان هەیە ئەوانەی ئەوانەی ژینگە بەگشتی مەسئولیەت و شوێنی جغرافی دیاریکراویان نییە مەسەلا وەرە لە ئاو دەستگای تایبەت بە ئاوت هەیە دەڕۆیتە لای ئەوان دەڵێەوە ئیشی نییە ئیشی ئەوە دەڕۆیتە لای ئەو دەڵێەوە ئیشی ئەوە یعنی خاوەنێکی دیاریکراو نییە لە هەر شوێنێکیش خاوەنێکی دیاریکراو نەبوو بۆ ژینگە معرضە بەوەی تێک بچێت بەدەلیلی ئەوەی لە هەولێر دەرچۆ تا حاجی وەران ئێستا تەلبەن کراوە وا بڕوا 2-3 ساڵی تر دەبێت بۆ سەیرانکردن بچیتە ئێران خاوەنێکی دیاریکراوی نییە ئەگەر خاوەنی وەزارەتی کشت و کاڵە خاوەنی دەستگایەکی دیاریکراوە دەبێت و دەستگایە ڕێنمایی هەبێ و ڕێسا و ڕێگای دیاریکراوی هەبێ بۆی جێبەجێکە هەر لەبەر ئەوەیە دەبینی هەر بابایە خۆی دەکاتە خاوەنی و بەکەیفی خۆی سوودی لێوە دەگرێت بەڵام کە دەگاتە ئەوەی کە زیانی هەبێ یا چاکی بکاتەوە کەس خاوەنی نییە ڕاستیەکەی بابەتی بنەماکانی بابەتی ژینگەی کەژم ئەو بنەمایانەی کە پێویستیان بە عەدالەتی ژینگەیەوە هەیە دەبێت چەند شتێک ڕەچاو بکەیت یەکەم هەموو کەس مافی یەکسانی هەیە لە بڕیارە ژینگەییەکان بەشداریکردن لە بابەتە ژینگەییەکان هەموو کەس مافی یەکسانی هەیە لە سوودوەرگرتن لە ژینگەی سروشتی وڵات وەروەها لە بەشداریکردن لە بابەتە ژینگەییەکان هەروەها ئەوانەی کە کارەکەن پێویستە ژینگەیەکی شیاوی کارکردنیان بۆ فراهەم بکرێت وەجگە لەوانش ئەوانەی کە زیانیان بەردەکەوێت لە ئەنجامی پرۆسەیەکی ژینگەییەوە بە گوێرەی یاسا دەبێت قەرەبوویان بەربکرێت لافاوێک بۆ هاتووە لەو گەڕەکەی خۆم من دەزانم بەشێکی گەورەی و لافاوەی کە هاتووە لە ئەنجامی خراپی تەختیتی گەڕەکەکەمەوەی ئەگەر حەق و حسێب هەبێت دەبێت من بڕۆ داوای قەرەبوو لە شارەوانی بکەم لەبەرەوەی تەختیتی گەڕەکەی منت خراپ داڕشتووە یان ئاگرێک لە بەنزیخانەیە بەرەبێ و ماڵەکەی من لەگەڵی دەسووتێت دەبێت مافم هەبێ بڕۆ بڵێم بە سەحەبی و بەنزیخانە وەرە قەرەبووی من بکەرەوە چونکە بەنزیخانەکەی تۆ بە گوێرەی ڕێساوی یاساکان نەبوو هەروەها ئەگەر یاسا نازانم دەگوێت ئەگەر یاسا و بابەتە ژینگەییەکان ئەگەر یاسا و ڕێنماییە ژینگەییەکان وەکو پێویست نەبوون یا وەکو پێویست جێبەجێ نەکران یا خود عەمدەن لە ڕێگای ژینگەوە زیان لە کۆمەڵێکی دیاریکراوی خەڵک گەیەنرا ئەمە جێنۆساید دادرێت یعنی کوشتنی بە کۆمەڵ دادرێت مەسەلا ئەوەی حکوومەتی بەعس کردی بە گواستنەوەی گوندەکانی ئێمە تێکدانی ژینگەی ئێمە بوو جێنۆساید بوو و کاتێک کۆمەڵێک بابەتی ژینگەی کۆمەڵێک پرۆژە زیان لە تەندروستی خەڵکە گەیەنێ و ئیسپاتە بێ ئەمە ئەبێتە هۆی مردنی خەڵک ئەمە جۆرێکە لە کوشتنی بە کۆمەڵ آخرەمین شت دوو پوینت آخر شت باسی دەکەم یەکەم ناکرێ باس لە دیموکراسیەت و مافی مرۆڤ بکرێ باس لە عەدالەتی ژینگەیی نەکرێ بنەمای دیموکراسیەت و مافی مرۆڤ عەدالەتی ژینگەییە دیموکراسیەت تەنها دەنگدان نییە دیموکراسیەت و مافی مرۆڤ بریتە لەوەی مافە ژینگەییەکانی من پارێزراون وەروەها من بەشدار بم لە سوودوەرگرتن لە خزمەتگوزاریە ژینگەییەکان و مەسئولیەتیشی ببێ لە پاراستنیان و خاڵی دووهەمینیشیان بریتێ لەوەی کە پێویستە
عدالەتی ژینگەی ڕەنگدانەوەی هەبێت واتە بەشێک بێت لە پرەنسیپی کار و سیاسەت و فەلسەفەی حکوومەت. من کاتەکە دیارەوە دێ سپاس کاکە باوسکەژوی کاکە کاروان پێشبی کوردای پێنێ واسەکەی جەنابەت دەبێت سەرێک لە جەنابیش سەوارە بە باسی عدالەتی ژینگەی کە سەوارە لە وڵاتان دەبێت باس لە عدالەتی ژینگەی کە بەتایبەتی لە پارێزگای هەولێر چۆنە و یەکێک لە دەرەنجامەکانی ئێمە کە لە ڕاستیەکەمان دەرکەوتە ڕۆڵی هاوڵاتیان خۆیان دەڵێن ڕۆڵی هاوڵاتی برێت نسبە بەشداریکردن بۆ پاراسی ژینگە چۆن بۆچی نسبە لە سنووری پارێزگای هەولێر بۆ چۆن دەکرێت بەهێزیش بکرێت. سپاس طبعا حەزم کرد لە ڕاپرسیەکەی ئێوە پرسیارێکیش لەسەر ئەو عدالەتی ژینگەیە هەبێ مەسەلا هاوڵاتی هەر یەکێک لە ئێمە ئێستا من لێتان بپرسم هەر یەکێک لە ئێوە تا چەند باوەڕی وایە عدالەتی ژینگەیی هەیە؟ چەند کەسان باوەڕی وایە عدالەتی ژینگەیی هەیە؟ کەواتە ئەمە مەترسیدارە ئەمە مەترسیدارە کاتێک من تۆ هەست بکەین لە یەک ماڵاژی لە یەک وڵاتەژی مافی تۆ زۆرتر لەهیبن ئەمە باش نییە. لەوانەیە لە ئەنجامی ئەم بابەتی عدالەتی ژینگەیە زۆر بەکەمی باس کراوە و من نەهامی دەستگاکانیش ناگرم کە باڵی شارەزاییان تێدا نەبێت چونکە ئەم بابەتە هەر مۆدێرنە و هەم ئەمە ئیشی ئەهلی اختصاص بە بەشێکی گەورەی شارەکانی ئێمەش لەگەڵ ڕێزم ئەندازیارێک دیزاینی کردو بەڕاستی کوفرە دیزاینی شار بدەیت دەست ئەندازیارێک ڕێزم بۆیان هەیە بڕوانامەیەکی بەرزە پیرۆزە ئەرکێکی گەورەیان هەیە بە دیزاینی شار اختصاصی خۆی هەیە لەبەرەوە بەڕاستی پێ بڵێم عدالەتی ژینگەیی لە وڵاتی ئێمە تا ڕادەیەکی زۆر کەمە خۆزگە لە ڕاپرسیەکەی ئێوەش ئەو بابەتتان باز بکردایە ئەو شەقیەوەی پرسیارەکە بەشینەوەی پرسیارەکە لە دەرەنجامەکانی ئێمەکەڵا دەرکەوتووە کە باس لە بەشداری بڵێنیان ڕۆڵی هاوڵاتی دەکات هاوڵاتیان خۆیان پێیان وایە ڕۆڵی هاوڵاتی بێهێزە و نسبە لە پارێزی ژینگە بۆچی نسبە لە پارێزگا و لە هەرێمی کوردستان چۆن دەکرێتەوە ڕێژەیە بەرز بکرێتەوە. ئەگەر بڵێن هاوڵاتی هۆشیاری کەمە لەگەڵ ئەگەر بڵێن هاوڵاتی ئاگاداری بابەتە ژینگەیەکان نیە لەگەڵ تەنانەت خودی دەستگا حکوومیەکانیش خۆیان ڕێتاگە بڵاش ئاماژەی پێکرد ئەوانیش بۆ خۆیان تێگەشتنیان بۆ ژینگە تەواو دروست نیە یعنی لە ڕووی فەلسەفی و بابەتە بەو قوڵی ئەوانیش تێگەشتێکی دروستیان چ جای هاوڵاتێکی بەسەر زمان بەڕاستی هەر بمانەوێ هەر شتێک لە کۆڵی خۆمانی کەینەوە خێنە من کۆمەڵی خەڵکی نانیان بڵێ خەتای خەڵک من باوەڕ ناکەم زۆر خەتای خەڵک بێت چونکە 10,000 ملیۆنێک نەفەر فقط 6 کارتێ ناتوانێت ژینگە پیس بکات و ئەو پرۆژانەش کە هەیە ئەوانەی کە کاریگەری خراپیان لەسەر ژینگە هەیە هاوڵاتی بەسریت دیت هاوڵاتی بەسریت لە چەند ڕۆیەکەوە زیان لە ژینگە دەدەن لەوەی پارێزگاری لە پاکوخاوێنی ژینگەکەی سروش نەکا بە تایبەتی دەرەوەی شار هەروەها پارێزگاری لە ئاو نەکا ئاوێکی زیاد لە پێوی سەرف بکات بەم جۆرە تەماشاکی بڵێ هاوڵاتی ڕۆڵی خراپی هەیە لە ژینگە و بەگشتیش ڕۆڵی هەیە بەڵام ناکرێت هەموو گوناحە گەورەکە بخێنە ئەستۆی هاوڵاتی لە کاتێکە هاوڵاتی نسبەی نەگەمە لە کوردستان لە هەموو دنیا نسبەی بەشداری هاوڵاتێکی سادە زۆر کەمترە لە چاو بازرگانێکی گەورە لە چاو خاوەن کارگەیەک لە چاو سیاسەتمەدارێک لە چاو فەرماندەیەک کە بڕیاری شەڕ و ئاشتی دەدا هاوڵاتی ڕۆڵی هەیە دەتوانێت ڕۆڵی هەبێت بەڵام گرنگترین ڕۆڵ کە هاوڵاتی دەبێت بیگەڕێ هۆشیاربوونەوەیەتی چونکە بەبێ هۆشیاربوونەوە باسکردن لە بابەتی ژینگەی باوەڕم وایە زیانی هەیە نەک زۆر سپاسی مامۆستای کارباس سەباح هەرامی دەکەین مامۆستای زانکۆ کە بابەتەکەی لە ژێرناوچانی دادپەروەری ژینگەی و بەشداری پێشکەش کرد ئێمە ئێستا بەرگای گفتوگۆ دەکەینەوە سەبارەت بە ئەو پرسەیەکەوە ئەو ڕاپرسەی ئێمە ئەنجامداوە وایەوەی بەڕێزکەوە چارەخوانی مەدەنی ئەوتان دەتوانین بەشداری بکەن ئێمە سەرەتا هەر کەسێک ڕاو سەرنج و یان پرسیاری هەیە دەتوانێت بۆ شێوازی خۆی دەری ببڕێت و ئێمە سەرەتا ناوەکان دەنووسین پاشان لە کۆتایی هەر بەڕێزێک ئەو میوانانە سپیکەرەکان فێسبوکیان دەبێت بۆ جوابەتدانەوەی ئێوە و ئەو بابەتی خۆیان کە کۆتاییان پێهێناوە ئێستاش ناوەکان وەردەگرین
ناوت سعد الدين محمد سعد